امد قال بريز جابر الحرمي نویسر و شروعکار سیاسی کودش دو حیب آه که راستا خود قال مدام تام ده بحثكين بريز جابر قال لك سپاس کوین قال مدانا يقول دست پیکه مدویت از ما جبه بکم هم خوش زانن ولاتن اندامن ویگو پیتکه خالن ناکوک هنه لیچن او خالن کو هف بشن وان ولاتا بگهین اکل دجی اسرائیل پراوستن رکفتن اکوانا هبت أولا لابد من باڵێ سەرەتا دەبێت باس لەوە بکەین کە یەکگرتنێکی زۆر گەورە هەیە لە نێوان وڵاتاندا سەرڕای ئەو وڵاتە عەرەبیەکان یاخود وڵاتە ئیسلامیەکان کە یەکگرتوون لە دژی ئەم هێرشان لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە کە قەتەر ئەم لوتکەی ئانجام داوە بۆ ئەوەی پاڵپشتی لە دژی ئەم هێرشانە بۆستنەوە لە دژی ئەم هێرشانە بۆستنەوە کە لە نێوان وڵاتانی سین و وڵاتانی دیکەش کە ئیدانێکی گەورەش هەبوو لە نێوان ئەم وڵاتانە بۆ هێرشەکان ئیسرائیل ئەمە بۆ یەکەم جار بوو کە وڵاتەکان ئیدانەیەکی گەورەی ئەم هێرشانەی ئیسرائیل ئەنجام بدەن لە نێوان ئەندامانی ئەنجومەنی ئاسایشدا وەکو دەزانن ئەم هێرشانی ئیسرائیل کە بینیمان بەم دواییانە ئیسرائیل لە پەراوێز خرا وەکو دەزانن ئەمڕۆ کۆبوونەوەیەکی وەزیرانی دەرەوە ئەنجام درا لە نگایاندا کۆبوونەوە و باسییان لە دوایین پەرەسەندنەکان کرد باسییان لەوە کرد کە سبەی لە کۆبوونەوەکەدا باس دەچی بکرێت یاخود ئەو قسانەی کە سبەی لە کۆبوونەوەکە دەکرێت چی بکرێت بۆ ئەوەی بە تەواوەتی پاڵپشتی بۆ ئەم قەتەر دەرببڕێت ئەمە گەورەیەک بوو بەڕاستی ئەم پاڵپشتەیە گەورە و بەڕای من کۆبنەوەشی گەورە بوو بۆ پاڵپشتی قەتەر ئەگەر باس لە کۆبنەوەکەی سبەی بکەین دەتوانین بڵین کە باس لە زۆرش دەکرێت یەکەمیان کە باس لەوە دەکرێت زیکترین کاتە هێرشەکانی خۆی ڕابگرێت دژی ئەم وڵاتاندا بە تەواوەتی وڵاتانی ناوچەکە هین پێشبینیت کن ئێدی پڕێکاوێ گوپیت کە هەف پەیمانیەکە سەربازی دیڤداخوازە ئیرانیژی چنگوتیە بێتە پێکینان هەر دەما ئیسرائیلی هێرشکردن ئەو وڵاتên عەرەبی و ئیسرائیلیژی هێرشەکێ بکەن بەرسڤەکە هێرشدانێ یا سەربازی هەبێت يجب أن لا ننتظر بەڵێ نابێت چاوەڕوانی ئەوە بکەین کە هێرشی نوێ بکرێت هێرشی نوێی ئیسرائیل بۆ سەر وڵاتانی عەرەبی بەسەر وڵاتانی هەرێمی بەسەر وڵاتانی ئیسلامی پێویستە بە زووترین کات هەنگاو بنرێت بۆ ئەوەی وەڵامی ئەم هێرشانە بدرێت بۆ ئەوەی هێرشەکانی ناتانیاهۆ ڕابگیرێت کە ئەنجامی دەدات بەسەر وڵاتانی ناوچەکەدا کە هەموو پەیوەندە نێوەنجیرەکان پەیوەندیەکانی وڵاتانی ڕەت کردووە کە دەبینین هێرشێکی بەرفراوان بەسەر لوبنان ئەنجام دەدات هێرشی بەرفراوان بەسەر سووریا یەمەن لەگەڵیدا تونس و هەموو ئەم هێرشانە دەرخەری ئەوان کە کۆمەڵکوژی ئەنجام دەدات لەژی خەڵکی غەزە ئەم هێرشانە بەردەوام بن کە خۆراک ڕاگررتنی ناردنی خۆراک یارمەتیەکان وەکو هەڕشەیە بەکاردەهێنێت بەرامبەر خەڵکی غەزەدا ئەمانە هەموو تاوانکاری حکوومەتی ئیسرائیل ئەمانە هەموو تاوانکارین کە ئەنجام دەدرێت بەرامبەر وڵاتانی ناوچەکە بەرامبەر غەزە دەبینین لە دواهەمینیندا ئیسرائیل هێرشی ئاسمانی بەسەر قەتەر ئەنجامدا کە لە کاتێکدا بوو لە دەوحەدا دانوستان پەیڕەو دەکرا یاخود تاوتوی دانوستان دەکرا کە گروپی حەماس تاوتوی دانوستانی دەکرد باشە این چاوەڕی چ بەرسڤەکە ئەمریکیت کن چونکی هەف پەیمانێن پلە یعنی یە پێست نێڤ بەراب تایبەتیژی مەبەستا من ناوە ناوچەیەدا قەتەر و ئەمریکۆنە یعنی هەم وەبەرهێناند نێڤ بەراوانەدا هەیە وش ئالیە دیژی و ئیسرائیل وەکی عەرەب ژیت بێژن الطفل المدلل زاروکێ دەللاندی ئەمریکایە دێ چاوە هێرت کارێکی وساژ ئالیە وڵاتên عەرەبی بسەرکرداتیا قەتەڕێ بێتەکردن کو دەمەکێدا تایبەتیژی حتا مەزنترین بنگەیە سەربازیە ئەمریکیت ناوە قەتەڕێژیدا هەیە زبارکم دیارە پرزگرێکێکە پەیوەندیت گەل مێڤارێمە هەبیە ئەمێ هەوڵدیم تایبەتیژی گرێدای vê mijare demێت بێ تایبەتیژی بە بەڕێز جابر ئەگەر ئەس پرسە خود دوبارە بکەم کورتی هین چاوەڕێیە بەرسڤێکە چاوەش ئەمریکایەت کن ئەمریکات نێڤبەرە قەتەڕی و ئیسرائیلێدا
يعني زاروكي دلالون دي أمريكا قطر يعني إسرائيل وقطر جد قال أمريكا هاف بيمون بيزن قطر نعم لديها بەڵێ بەدڵنیاییەوە قەتەر پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئەمریکادا هەیە هەروەها پەیوەندی ئاڵوگۆڕی بازرگانی یاخۆ پەیوەندی لونانەیە پێکەوە هەیە کە لەگەڵ ئەمریکادا هەوەکو دەزانن ئەمریکا لە دەرەوەی وڵاتانی ناتۆدا کە دەبینین ئەمڕۆ ئەمریکا بە هەموو شێوەیەک کە بیانوو بۆ هێرشەکانی ئیسرائیل دەهێنێتەوە لەگەڵ هەموو ئەمانەدا پەیوەندەکانی قەتەر و ئەمریکادا لە بە شێوەیەکی زۆر باشدا هەروەها ئەمریکا پەیوەندێکی زۆر باش لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا هەیە ئەگەر سەیری بکەین ئەمریکا لەگەڵ هاوپەیمانیەکانی لە ناوچەکەدا دەیەوێت پەیوەندەکانی بەردەوام بدات ئەگەر بێوێت بەردەوامی بە پەیوەندەکانی بدات لە وڵاتانی ناوچەکە پێویستە خاڵێک بۆ هێرشەکانی ئیسرائیلدا بمدرێت ئەگەر ئامانزیەتی پەرە بە پەیوەندەکانی بدات دەبێت خاڵێک بۆ هێرشەکانی حکوومەتی ناتانیاهۆدا بنێت ئەم هێرشانان بۆ سەر ناوچەکە ئەنجام دێت بە هیچ جۆرێک لە بەرژەوەندی ئەمریکادا نییە کە ئەنجام بدرێت کە ئەمریکا دەزانین پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ زۆربەی وڵاتانی ناوچەکە هەیە لە ناوچەکەدا لە هەرێمەکەدا بۆیە هەموو ئەمانە ئەوە دەخوازێت کە پێویستە ئەمریکا بە زووترین کاتدا ئەمە پرسیارەکە ئەوەیە ئەگەر ئەمریکا دەیەوێت پەرە بە پەیوەندەکان بدات لەگەڵ وڵاتانی ناوچەکە دەبێت خاڵێک یاخود ئەم هێرشانەی حکوومەتی ناتانیاهۆ بوەستێنێت کە هەموو ناوەندەکانی یاخود هەموو ئەوانەی تێپەڕداوە کە هێرشی لەسەر تەواوی ناوچەکە ئەنجام دەدات بۆیە دەبێت ئەمریکا ئەم هێرشانە ڕابگرێت کە مەترسین بۆ سەر ناوچەکە مەترسین بۆ سەر تەواوی وڵاتانی هەرێمەکە بۆیە ئێمە لەگەڵ ئاوەداین پێویستە ئەمریکا ئەوە بینێت کە ئیسرائیل چی دەدات ئەنجام دەدا کە قەتەر ڕۆڵە سعودی دەچبێت تایبەتیژی ئەدوێ گوپیت کێدا و قۆناغێن داهاتی ئەگەر یعنی کارگەهشتە پێکینانە هەفپەیمانیەکە سەربازی بەرسفدانێکە سەربازی بەرامبەری ئیسرائیلێ هەم پێشبینیەتە و تو چاد بینی سعودی دە چا ڕفتارێکە قۆناغا داهاتیدا المملكة العربية السعودية شقيقة هي دولة كبرى ودولة مؤثرة ومهمة في الإقليم وهي كاريجري خوي هي لناوچەکەدا بۆیە لەگەڵ ئەمەدام کە سعودیا کاریگەری زۆری دەبێت لە ناوچەکە پێشترش بینیمان کە پاڵپشتی قەتەری کردووە هەروەها ڕاکێنراویانە هەبووە لەبارەی هێرشەکەی سەر قەتەر بەڕێز محەممەد سلمان کە لە وتارێکیدا ڕایگەیان ئیدانەی کرد هێرشەکان ئیدانە کرد لەگەڵ هەموو ئەماندا پەیوەندی زۆر باشن لێوان سعودیە و قەتەر و هەموو وڵاتانی ناوچەکە هەیە لەگەڵ ئامەدا لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ وڵاتانی ئیسلامیدا بۆیە ئەمە دەبینین کە لە ناوچەکەدا ئەم بەشداریە گەورەی کە دروست بووە لە سەرکردایەتی کە لە لوتکەکە ئەنجام درێست بی لە حانجام درێت من وای بۆ دەچم دڵنیاشین لەوەی کە تاوتوێی زۆر تاوتوێی باڵا ئەنجام درێت لە نێوان لایەنەکاندا لەبارەی ئەو هێرشەی کە قەتەر بە ئامان گیرا لەلایەن حکوومەتی ناتانیاهۆ ئیسرائیلەوە ئەم هێرشانە تاوتوێ دەکرێت لە لوتکەکەدا بۆیە ئێستا هەوڵ دەدرێت بە کۆمەڵی ئیدانەی ئەم هێرشانە بکرێت نەک لە ڕووی تاکەوە بەڵکو لە ڕووی کۆمەڵیەوە وڵاتان واتە بەیەکەوە ئیدانەی ئەم هێرشانە بکەن و دژی ئەم هێرشانە بوەستنەوە کە ئیسرائیل لە وڵاتەکان ئەنجام دیدا بەرسڤەوە دێبووان ئالین تایبەتیژی یەن ڕەخنێل گوپیت و سالگرم تایبەتیژی پشتی هێرشن سەر قەتەرێدا و حیاتینە ئەنجام دان سووریش بەلگەلێک هێرشن ئیسرائیلی وێران بیە گەلە جۆرە بمباران کردنە یەمەنێ هەر هۆسا لبنان هەر هۆسا حتا ئیرانجی بۆچی و شەڕ کەتە ناف قەتەرێدا بەرسڤەکە ئەوسادیە تونند هەبێت یعنی بۆ نمونە وڵاتێن دن گازدا بکەن بێژن پانێ وڵاتێن مە وێران بین کەسێ دەنگی خوب لە نەکرد بۆچی و گەهشتە قەتەڕێ هۆسا هەمی کەتنە پێش بۆ بەرسڤدانێ
الاستهداف لقطر هو استهداف لجميع الدول. بەڵێ یعنی هێرشکردنە سەر خەتەر هێرشکردنە بۆ سەر بۆ وڵاتانی عربیە واتە هێرشکراوەتە سەر وڵاتانی عربی بە تەواوەتی قەتەر دەبێ وای ببین کە قەتەر ئەو وڵاتە بوو کە دانوستانەکان لە نێوان حەماس و ئیسرائیل بەڕێوە دەبرد کاتێک ئەو نێوەنگیرە بە ئامان دەرگیرێت واتە وڵاتەکە بامان گیراوە یاخۆ دانوستانەکان بامان گیراوە ئەم هێرشانە بەمانای ئەوە دێت کە ڕۆڵ لایەنێک سەرەرچیە لە نێوان دانوستانەکان بە ئامان گیراوە بۆیە دەبێت ئەمە بزانین کە ئیسرائیل گەیشتۆتە ئاستێک کە توندتیژەکانی هێرشەکانی گەیشتۆتە ئاستێک کە گەیشتۆتە نێوەنگیرێکی خەلیجی بە ئامانز بکرێت کە ڕۆڵی دانوستانی دەرژێڕا لە بەردەوام لە ناوچەکەدا ڕۆڵی نێوەنگیری بردووە بەردەوام لەگەڵ ئاشتی و ئامنی ئاسایشدا بووە ئەم وڵاتە قەتەر واتە لەگەڵ ئەوەدا بوو بەر ئاشتی لە ناوچەکەدا بەرقەرار بێت ئەمە بە ئامان گیراوە قەتەر بە ئامان گیراوە بۆیە وڵاتی سووریای دراوسێش هەموو وڵاتانی عربی لەگەڵ ئەوەدا پاڵپشتیان لە سووریادا کرد هەروەها ئیدانەی هێرشەکەی سووریایان کرد کە ئیسرائیل هێرشی کردە سەر سووریا بە هەمان شێوە ئیدانەکرا لە ڕابردوودا بە هەمان شێوە کە بینیمان هێرش بۆ سەر لوبنان ئەنجام درا بۆ سەر وڵاتانی دیکەی عربی ئەنجام درا ئیتر بەڵێ کاتی ئەوەیە پێویستە ئیتر کار بکرێت نەک تەنها ئیدانە بکرێت بەڵکو بە پێویستە وڵاتانی عربی ئیتر کارێک بکەن بۆ وەستاندنی ئەم هێرشانە لەگەڵ هەموو ئەمانەدا پێویستە بۆ چونێکی عربی تەواوەتی هەبێت بۆ وەستاندنی هێرشەکانی ئیسرائیل لە غەزەشدا. قال لك سباس بريز جابر الحرمي نویسەر و شروڤکاری سیاسی هینج دەو حەپەوەیەکی ڕاستە خۆت گەلمەدا سپاس بوو.